ڕۆژێک لە ڕۆژان 43 منداڵ بە شێوازی هەڕەمەکی هەمویان لێ کاتە بەڵام لە چەند وڵاتێکی جیاواز پێکەوە لەدایک دەبن بەڵام هەریەکە و لەدایکێک کە پێشتر هیچ پەیوەندیەکی سۆزداری نەبووە و جیاواز لەوە هیچ نیشانەیەکی دووگیانی پێوە دیار نەبووە. ئەمەی کە بۆم باسکردن مێشکتان بۆ هیچ شتێک نەڕوا زنجیرەیەکە بە ناوی The Umbrella Academy ئەم منداڵانە بە موعجیزە لەدایکە بن و چارەنووسی ڕزگارکردنی جیهان لەژێر دەستی ئەمانەیە یەکێکە لە زنجیرە تایبەتەکان وەرن با باسێکی بکەین. 43 مناڵ بە شێوازێکی زۆر سەیر لەدایکە بن و کارکتەرێکمان هەیە کە بلیۆنەرە بە ناوی ڕێجینەڵد هارگریڤز ئەچێت حەودانە لەم مناڵانە کۆکاتەوە و ئەکادیمیایەکیان بۆ دروستەکە بە ناوی The Umbrella Academy واتە ئەکادیمیای چەتر. هارگریڤز زانایەکی زۆر زیرەکە کەسێکی زۆر زیرەکە کە بەڵێ ئاگاداریەوەیە جیهان کۆتاییە پێویستی بەوەیە کە تیمێکی بەهێز دروستکە بۆی ڕوبەڕووی ئەمە بێتەوە هەر بۆیە چی ئەکات وەکو باوکێک مامەڵە لەگەڵم تیمەیەکە و جیاواز لەوە ڕاهێنانیان پێەکە بۆی هەر یەکێکیان هێزی خۆیان بزانن توانای خۆیان بزانن و لەو ڕۆژەدا توان بەکاری بێن. ژانەرەکانی ئەم زنجیرەیە پێک دێت لە زانستی خەیاڵی ئاکشن کۆمیدی و سوپەرهیرۆیە و کۆمەڵێک کارکتەری تایە کە زۆر تایبەتن دڵنیاتانەکەمەوە لەوەی کە بە دڵتانە بێ و ڕێک عاشقیانە بن و ئەم کارکتەرانە هەر جارە تووشی ڕووداوێکی نهێنی یاخود ڕووداوێکی مستریە بنەوە ئەبێ ئەم ڕووداوە چارەسەرکەن کە پەیوەندی بە کۆتایی جیهانەوە هەیە. ئەمەی کە بۆم باسکردن زنجیرەی The Umbrella Academy بوو ڕێیتینی من بۆ ئەم زنجیرەیە 8.6 لەدەیە 4 وەرزەکانی سەرەتای زۆر تایبەتە و جیاواز لەوە دڵنیاتانەکەمەوە یاخود وعدیەوەتانێمێ کە بە دڵتانە بێ مەڵەن زنجیرەکە سوپەرهیرۆ یان چیرۆکەی کەمێک سەیرە بەڵام تایم تراڤڵی تایە ئەگەر حەسان لەو بابەتانەیە تایم تراڤڵی تایە و بەکارهێنانی هێزی تایە کە شتێکی زۆر جوانە و وای لە زنجیرەکە کردووە چیرۆکێکی جیاواز و تایبەتی هەبێ. ئەمە پێشنیارێکی تایبەت بوو لە منەوە بۆ ئێوە دەمێکە ئەمەوە ئەم ڤیدیۆیە دروستکەم هیوادارم بە دڵتان بێ جایترەوە زۆر خۆشەویستن بۆ پێشنیاری زیاتر ئەتوان فۆلۆم بکەن ئەوەش ئینستاگرامەکەمە بەم زوانە بین بە 30,000 فۆلۆ ئەگەر لێش فۆلۆم بکەی زۆر سپاس دەکەم تا ڤیدیۆیەکەی پێشنیار خواتان لەگەڵ.